من ئێستا لە ناوبازاری شاری سلێمانیم بە دیاریکراوی لە بازاری بەر بەلەدیەکەم لای گۆشتفرۆشەکان وەک باز دەکرێت کە نرخی کیلۆیە گۆشت بەرز بۆتەوە بۆ 24 بۆ 25,000 دینار. من بۆ زانیاری زیاتر ئەسمە لای ئاسۆ عومەر وتەبێژی گۆشتفرۆشەکانی سلێمانی سڵاوە لێ بێ کاک ئاسۆم کاتۆ باش لێسادا نرخی کیلۆیە گۆشت بە چەنە؟ گۆشت لەم دەخەیە گۆشتی حیوان بە 22,000 فرۆشتاوە تا دوێنێ ئەمڕۆ بە 23,000 بەڕەسمی وەکو باسەکرێ 24 و 25 باسەکرێ باس کراوە بەس بەڕەسمی نەبووە بەڕەسمی نەبووە ئیسا بەڕەسمی بە 23,000 دینارە بەڵێ. باشە هۆکاری گرانبوونی گۆشت چییە؟ هۆکارەکەی وەیە لەمایانە ڕسقەکە گران بووە ڕۆژ بە ڕۆژ لەمایانەوە لە 8,000ەوە مانگێ لەمە پێشهاتن مقابلەی منیان کرد بە 8,000 بوو ئیسا گەشتۆتە 10,000 دینار بە زینە قەپان. ئەنی هۆکارەکەی ئەوەیە لەمایانەوە گرانە بێت لە سەرچاوی ئێمە مایانە کە مایانمان نەبوو ئێمە گۆشتمان لە چۆ بوو. باشە ئێوە کاتێکە گۆشتەکڕن بۆ هەر کیلۆیەک چەند بۆ ئێوە دەرەچێ؟ وەڵی تەڵەب هینی نییە ناتوانانی دیاریکەیت لەبەرەوە ئێمە کە حیوانەکە ئەکرین دووجێ لە بۆ دووگەکە سەری زۆر کەمتر ئێستا کە گۆشت بە 23,000ین دووگەکەین بە 12,000 لە بەکەین بە 13 و 14,000 ینی ئەوەش ئەو 18,000 19,000 کەوتۆ لە سەرێمە بۆیە گۆشتەکەینەوە بە 23,000 ینی ناتوانێت تهدیدیکەی بڵێ گۆشت چەندەکەوی لەسەر ئێمە لەبەرەوە ئێمە پاتشتیکەی لێ ئەڕوا هەرزانتری لێ ئەڕوا شەرنی هەر گۆشتەکە نییە ساوەتا دوو هەڵواسراوە بە 12 و 13 18,000 کەوتۆ لەمایانەوە کە هاتۆتە ئەم ناو بازارەوە لە قەسابخانەوە. باشە ئەم نرخە زیاتر بەرزەبێتەوە کەس نازانێت و ئەرز و تەڵەبەوە مەیانەی زانێت ئەتر ئەگەر ئەو کەسانی لە مایانی ئاژەل فرۆشەکان ڕسقێن لە دەرەوەی شار و لە کوردستان بۆ ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاری ئەو مەجموعە زەلامە بکات هەمووی مەجموعەیەکی تیا دە 12 کەسن ئەتوانی بانگی کە پرسیاریان لێ بکەم چۆن بۆ ئێوە باشە چۆن ڕستق هەرزانە بێت چۆن بتوانن گۆشت لە بازارە دابەزێنین ئەوان بانکە و یارمەتی ئەوان با گومرجیان لەسەر کەم کاتەوە وردەوە دەخۆی بە استراتیجی و ڕستقە دابەزێ. باش هۆکاری گرانبوونی لە مەیان چییە؟ بۆچی گران بۆ لە مەیان؟ ئەزم کردی نییە لەی شوێنەکەەوە نایە هەتا ئەشگات هێرا لە پێشەش لاوە گومرگەکرێت کە گومریی کشرا کابرا خۆی بۆ جوانی نەهێنا خۆ بێ کیلۆ گۆشت هەر 500 سی بخاتە سەر لەوێ بە زینگە قەپان. باشە ئەی خواستی و کڕینی لەلایەن هاوڵاتیانەوە چۆنەوە کەمە زۆر کەم بۆتەوە گۆشت 23 و 24,000 دینار منیش ئەڵێم زۆرە بەس ئێمەش دەسەڵاتمان نییە ئەوە مەیانە وەکو هاوڵاتی خۆی توانێ وەکو کامێرەوانەوە وەکو حکومەت دەتوانێت بچە ئەرزی مایان کە بزانە مایانی ئاژەڵی سا حیوان بەچەنە لێکی باتەوە تەجروبەی کە دوو حیوان بکردن سەری برن ڕەشە وڵاخێ بکردن سەری برن چەند کەوت کیلۆی 1500 بۆ قەسابی ئەڵێمە قبولمانە. باشە ئەمەی کە بووە بە 24 و 23 ئەم بابەتانە ئەمە گۆشتی بەرخە؟ گۆشتی بەرخەکە 23 و 24 ڕۆشتووە بەس گۆشتی جۆرەکە بە نەرمە تا 22,000 ڕۆشتووە. پێشتر بە 20 بوو بە 20 بوو تا بە 22 ڕۆشتووە ئەویش تام دەخێت تا دوێنێ 24 فرۆشتا بەس ئیسا وابزانم جەنابی کاگاواتوان دانیشتێکمان کرد لە قایم قامت 23,000 شکاوەتەوە ئەم دە 15 ڕۆژە بە 23,000 بە حساب ئەلێ تا بە دوچوونی کەکەین قەسابی شەیەکە بە 24 یا 25 ئەیدەیە کاکە من ئەرزم کردی هەیە بە 25 شیاوە کابرا خواستی لەسەر ئەڵێ بەرخەمبەرێ چەند ئەڵێ من ئەدەمێ هەش بەس بە ڕسمی ئیسا کراوە بە 23,000.